بینەرانی بەرنامەی پیشە ڕەمەزان سڵاوتان لەبێت. خۆشحاڵین لە بەرنمەیەکی دیکەدا و لە پیشەیەکی تاڕادەیەک پشتگوێخرا و لە کوردستان دەدەینەوە لاتەن، ئەویش پیشەی جوانووسیە. بۆم بەرنمەیەش میوانداری یەکێک لەو کەسانەمان کردووە کە لە ماڵەکەی خۆیدا سەرقاڵی جوانووسیە لە ڕۆژانی ڕەمەزاندا، ئەویش زۆر بەڕێز کاک عەتا مەولودە. دەمانێت بزانین چۆن فێری ئەم پیشەیە بووە و لەکوێوە ئەم ئەزموونەی وەرگتووە. دوجار چۆنێتی ناساندنی خەتەکان و چۆنەتی دانانی ئەم جۆرە خەتان لەسەر کاغەزەکاندا بۆ ئێوە ڕوون دەکەینەوە. کاتەگەن سڵاوت لێبێت. زۆر سپاس. ئەگەر بە کورتی بزانین کاک عەتا مەولود کێیە، چۆن فێری پیشەی جوانووسی بووە لە هەرێمی کوردستاندا؟ من ناوم عەتا مەولود ڕەسوڵە، لەدایکبووی ساڵی 1972 لە سەی سادق لەدایک بووم. سەرەتا وەکو پیشەی خۆش جوانووسی هەر من وەکو خولیایەک هەر لە مناڵی و خولیان بووە. کاتێکە لە قوتابخانە لە قۆناغی سەرەتایە بووم، ماوەسایەکمان هەبوو ناوی ماوەسا محەممەد بوو کە ئەچوونە ژوورەوە لەسەر سەبورەیەکی هەبوو لەسەر سەبورەکە هەموو ڕۆژێ وتەیەک یان شتێکی جوانی ئەنووسی لەسەر سەبورەکە. من هەر لەو کاتەوە خولیای خۆشنووسی چۆ مێشمەوە، یعنی جاری وە هەبووە ماڵە هەمویان خەوتون من شەو تا بەیانی لەبەر فانۆزا شتم نووسیوە، تەمرینم کردە سەر خۆشنووسی. ئەمە حەلێشمان تێپەڕان، یعنی ئیتر ئێسا بڵێن سواز بۆخوا کوڕاسە و شت زۆرە خۆشنووسەکان، یعنی جواننووسەکان بەڕاستی ئەتوانن یعنی زۆر چۆڵی برەوە بن بم بوارە جواننووسی. ئەم جۆرە خەتانی کە لە کوردستاندا زیاتر بەکاردێ و خەڵک خواسی لەسەر جۆرە خەتێکە ناویان چییە؟ بەڵێ خەت زیاتر لە 20 جۆری هەیە. ئەتوانین بڵین خەتی ڕوقعە، خەتی نەسخ، خەتی دیوانی، خەتی ثولث، ئەمانە چۆڵی زۆر معروف لەناو خەڵکە، یعنی زیاتر ئیشی پێکرێ. خەتەکانیتە تۆزێ قورس و ناڕەحەتن، یعنی شێوەیەکی هەندەسییانەیە کەمتر جوانووسەکان بەکارهێنن. بەڵام خەتی ڕوقعە بڵین، خەتی نوسخ کە قورئانی پێ نووسراوە، ئەمانە زۆر چۆن جوانتر وازحتر ئەخوێنرێن. بەڵێ هۆکاری نووسینی قورئانیش بە خەتی نسخ هەر بۆ ئەمە دەگەڕێتەوە؟ بەڵێ خەتی نەسخ بۆیە قورئانی پێ نووسراوە، بڵێن پیتەکانی زۆر وازحن، زۆر جوان ئەخوێنێن و یعنی تەکنیکێکی جوانەیە بۆی زیاتر یعنی بەرچاوەکەوێت، خۆشتر بەرچاوەکەوێت. لەبەرەوە جوان نووسەکان یعنی پەنابەنە بەر نووسینی قورئان بە خەتی نوسخ. هەموو قورئانیش ئەوە بزانە هەمووی بەدەست خەت نووسراوە، هەمووی خۆش نووسیوێتی تەبع نییە. پێشتر لە لاپەڕی گەورە ئەنووسێت، دوایی تەبعکرێت لە بە حەجمەکانی لە گەورە بۆ بچوو. تۆ سەرەتا دەستپێکردنی نووسینێک بە شێوازێکی جوان کە بە جواننووسی نەسراوە چۆن دەست پێەکەی؟ وڵای تر خەتەکان یعنی جواننووسەکە بە ئارەزوی خۆیەتی من خەتەکان هەڵەبژێرێت، بەس ئەوەی تایە بێ ئەو جواننووسە ینی هەموو خەتەکان فێر بێت، ناکرێت تەنها خەتێک فێر بێت. هەبێ بڵێن بەلای کەمی و 6 جۆر خەت فێر بێت بۆی تر چۆنڵی پەکی نەکەوێت. ئێستا من بە 3-4 جۆر ئینشاڵڵا خەتەکان شتە نووسین. بەڵێ بەدەم گفتوگۆکەوە تشمان بوو نووسارەکەین ئینشاءڵڵا. بەڵێ ئەم جۆرە موادانەی بەکاردێن ناوخۆن یاخود لە دەرەوە هاورداری هەرێمی کوردستان دەکەن؟ بەڵێ وەڵای زیاتر قامیشەکە هەر ناوخۆیەوە مرەکەبەکەشتر زۆرجار لە ئێران و لەو هینانەوێت. بەڕاستی خۆمان هیچمان نییە شتی خۆماڵی مەگەر قامیشەکە. هەر قامیشێک بتوانانی بەکاربێنرێ بۆم پیشە؟ بەڵێ هەموو قامیشەکانە بن، بەڵێ هەمویانە بن. بەستر قامیشیش جۆری باشی هەیە، بڵێن دیزەفولی هەیە، ئێرانی هەیە، ئەمانە. بەڵامی تر هەموو جۆرە قامیشێک شتی پێ نووسرێت. کاتە ئێمە وەکو کورد خاوەنی خەتێکی تایبەت بە خۆمانی سەبارەت بە جواننووسی؟ کورد بەداخەوەنەوەڵا خەتمان نییە خۆمان، بەڵام فارس هەیەی، تورک هەیەی، عەرەب بڵێن بە زۆری خەتەکان عەرەب خاوەنیەتی، کورد نیمانە. بەڵام کورد پشکی شێری بەرکەوتو لە جواننووسیە. بەڵێ زیاتر تەقلیدی کام خەتایەکاتەوە لە کوردستان؟ وەڵای هەموو خەتەکان زیاتر، بڵێن هەموو خەتەکان بۆیە ئەڵەمێ ئەو جواننووسە نییە چۆڵی هەموو خەتەکان ئیتقان کار، هەمووی وەرگێت، ناکرێت خەت دوو خەت چۆڵی بەلای کەمیەوە بە 6 خەت فێر بیت. ئەمەش کاتی زۆرەیە بەڕاستی. بەڵێ ئەم پیشەی جەنابەت لە کوردستان وەکو پێویستگرنگی پێدراوە؟ بەداخەوە وەکو جموگەکانی تر هیچ گرنگێکی پێ نەدراوە، زۆر بگرە زۆریش فەرامۆش کراوە. یعنی ئەگەر وەزارەتی پەروەردە وەسایەتی ڕۆشنبیری یعنی
زۆر کەم تەرخەمن لە ئاستی ئەم برەودان بەم هونەرە بەداخەوە بە تایبەتی لە ناو سێ ساقی ئەمە ئەمەعنی کات بۆ چوین قاعەیە گرینکەوە تابلۆکانی خۆمایەتی عرزکەین ینی حیزبایەتی ڕێگر بووە بەداخەوە حیزبایەتی ڕێگر بوو نێ قاعەکەیان ناوینەتێ و پێشانگایتیا بکەینەوە بەڵێ ئەی جگە لەمەش پێتوانیە سوۆسیال میدیا یاخود تەکنەلۆژیا ئێستا ئەوەنە پێشکەوتووە جێگەی بەم جۆرە لە هونەرە لەق کردبێ بەڵێ بەتایەتی لەم ساڵانەی دواییە تەکنەلۆژیانی جێی پێدەخنەکە بگرە برەوی پێیاوە وەڵاسەندە بڕی پێدا بەڵام وەکو بەدیل نەبوو بەڵێ وەکو جەوهەرەکە خەت ئەمایە ئەم قامی شومرەکە بێ بەڵام ئێسایەتەکە بە کۆمپیوتەر شتە نووسریان بە فلێکە زیان بهینەوە شتێکە ینی چۆڵی کاری پێ بەڕێکرێت بەڵام جەوهەری خەت قامی شوینە کە لە ویدایەتە قامی شومرەکە بە کە لە ویدایەتە دەستی پێکراوە بەڵێ کاتە هەبووە چەند جارێک ویستی بێت شتێک بنووسی خۆت لێ ڕازینەوە بی دووبارەت کردبێتەوە بەڵێ دەبارش ئێستا شتم هەبووە ینی تەواوم کردو لەوە بۆ تەواو بێت لەبەر حرفێکی لام بردووە ئەم دیز دووبارەم کردو بەلامە جوانە سێبارە و چواربارەم کردو بەڵێ ئەو شتانە زۆر وایە خۆی مەشق زۆر مهمە بۆ خۆشنووس بۆ جوانوس مەشق زۆرینە هەوڵ داوە مناڵەکانیش فێری ئەم پیشەیە بن گیان وەڵام مناڵەکان کچێکم هەیە زۆر حەزی لەکات لەم فترەی کەرەنتینە ینی قۆناغێکی باش چۆ پێشەوە زۆر ینی دەستم کرد خۆی زۆر حەزی لێ خۆی هونەری جوانوسی ماوەسا دوو بەشە لە 150 بەهرەی خواییە لە 150شی مەشقە یعنی من برادرم هەبووە بە یەک و دەستمان پێ کردووە ئەو لە نێوەی ڕێوازی هێناوە چکە بەهرە خوایەکەی تیانە بووە سەبر تەعاملێکی باشی لێوە بزانم ئەم جۆرە زۆر من پێتەڵم چەندەها شەو تابایی نەخەوتوم ماڵە هەمووی خەوتم من چرای فانۆزم داناوە بە قامی شوهین تەمرین کرد حەزە من طلب العلا سهر الليالي حەزەیتەوە حەزەی واکە لە ئینسان هەموو بەسەر هەموو کۆسبەکان ئازاڵ بێت بەڵ ئەی لە ڕۆژانی ڕەمەزاندا تا چەند هەوڵ دەدەی خۆت لەگەڵ ئەم جۆرە نووسینە یاسەر قاڵکەی زۆر بەتایەتی ڕەمەزان زۆر باشە بۆی من چکۆی تۆزی ئیشکاریە ماوەسێت ئیتر لە ماڵۆین زۆر شتێکی باشە یانی ڕەمەزان زۆر دەرفەتێکی باشە بۆ ئەوی کەوا تەمرین و مەشقەکەین کە لەسەر ئاستی دەرەوە لەگەڵ خۆشنووسەکانی دەرەوەی کوردستان پەیوەندیت هەیەەوە گیان بەڵێ من لە ناو کوردستان و لە دەرەوەی کوردستانیش هاوڕێ و کەسی زۆرم هەیە بڵێن جوانوس دایمە بە ماسنجەر پەیوەندیمان هەیە بەیەک و ئارا و بۆ چوونە گۆڕینەوە بەڵە بۆ فستیڤال و پێشەنگا بانگەشت نەکراویت بەرەوەڵا بەس بەداخۆیان نەمتوانیە دیارە چۆنڵی خەتەکەی خۆم بە شیاوی ئەوە نازام کە چۆنڵی بەشداری پێشەنگای جیهانی پێ بکەم لە ناوخۆیان بەشداریم کردو بەڵێ بەشداری پێشەنگام کردو پلەی سێمیشم بەدەستێناوە بەڵام بۆ ئاستی دەرەوە یعنی خەتی خۆم بە شیاوی ئەوە نازانم کەواینی کە چکۆی لە من بەهێستی و باشتر هەیە. کاتە دیارە ئەمە نمونەیەکە لەو خەتانەی کە جەنابەت نەخشاندوتەوە یاخود جوانووسی تیا کردووە ئەمە جۆرە خەتێکە لە ڕووی نووسینیشەوە تا چەند جیاوازی هەیە لە ئاسانی و قورسی خەتەکاندا بەڵێ ئەم خەتە خەتی ثولثی پێڵێن بە عەرەبی ئەتوانم بڵێم ناڕەحەتترین خەتە ئەمە هەش خەتاتێ خەتی ثولث و فارسی بزانێت ئێتە چۆنڵی خەتاتی تاوە بەڵێ ئەم خەتی ثولث ئەمەش فارسی پێڵێن ئەمەیان ئەمە تا ڕادێک لەوانە ئاسانتر بێت لەم خەتەیە بەڵێ ئەو ناڕەحەترە زۆر ئەم ئاسانترە بەڵام هەردووکیان سعوبەیان تایە بەڕاستی تۆزە قورسن لە چاو خەتەکانی ترە چۆنیەتی دانانی قامیشەکە یاخود بەکارهێنانی تا چەند دەوری هەیە بۆ ئەوەی بتوانێت خەتەکەت خەتێکی جوان دەرچێت بەڵێ گیانەوڵا ئەبێ پێشەکیە بێت چۆنڵی گوتنی قامیشەکە زۆر ئەساسە ئەبێ هەر هەمووی قامیشەکە بکوێتە سەر کاغەزەکە نابێ بەم شێوە سەمە لە لایەکی لەسەرینەکە نییە ئەبێ بەم شێوەنی هەموو قامیشەکە لەسەر کاغەزەکە دابنی بەم شێوەی تر هەچ خەتێک بتێوێ بڵێن بینوسیت گریمان ئەسامە خەتی ڕوقعە یعنی پارچە هەمووی پارچێ دراوە هەموو بەسەرێکەوە نانووسیت بڵێن ئەم خەتە ناوی لەوە هاتووە ڕقعە ئێستا ئەمە دالیشە وانە
دوجار ئەتوانی بیکەی بە ساریکەین بە پەیام زۆر باش ئەمە دال بۆ مە پارچەیەک بوو ئەمەش بزوێنی کۆتە بڵین ئەمەش 3 نقطە بەم شێوە بڵین بەڵێ کاتە ئەگەر باس لەوە بکەین بۆ نمونە ئەو جۆرە خەتانەی کە تۆ زیاتر پێت نووسیون لات مابنێتەوە و تا ئێستا خۆت پێیان سەرسامی چ خەتێکە زیاتر بەڵێ وەڵا خەتەکان زۆر ماوەسەگیان هەمیشی لە ئەرشیفا ماون بەڵێ هەندێکشی داوە بە برادر و کە خزم و کەس داوای کردووە هەدیەم کردوون بڵێن بەڵێ ئەی جگە لە ئەم جۆرە هەدیەکردنە هەوزام خەتەکەم زۆر ناشرین دەست خۆش دەست پێ بکە بەڵێ لە دەرەوە شاری بۆ نمونە قەزای سیاق خەڵک پەیوەندی پێوەکە بۆ ئەوی شتیان بۆ بنووسی وەکو دیاری بێ وەکو چۆن دەڵێ هەڵکەوت شتێک بێ ئاوە بەدەگمەنیانی تا ئێستا شتیوانەوە بەڵام دۆست و برادەر هەیە بڵێن لە ئەو کەس و خزم و کەسوکار هەیە لە دەرەوەی بڵێن شاری سیساق لە سلێمانی لە هەڵەبجە لە هەولێر لە شوێنەکانی تر داوایان کردووە تە منیش دڵم نەشکانم بە گوێرەی توانە بەڵێ تا چەند ئەم هونەرە لە مزگەوتەکاندا گرنگی پێدراوە لەسەر نەخشاندنی گومبەزی مزگەوتەکان یان لە ناوە مزگەوتەکانە بەڵێ خۆی زیاتر ئەم هونەرە بۆ تەزیین و ڕازانەوەی مزگەوتەکان زۆر زۆر کاریگەریە زۆر زۆر دەوری هەیە بڵێن بەڵێ چکە خەتێکی عەرەبیەتر مزگەوتیش ئەو ئاەت و بڵێن ناوەکانی خوای گەورە ئەنووسیت بەڵێ بەخوازم کاتە من لی نازانمەوەی ناجوان دەست خۆش بیتە تۆ دەچێتەوە سەریج کامێک لەو خەتانێک ئێوە بیدایەتە هەروە بێ ئێمەش لەوە چ من بیدایەت لەوە ناشینتر نووسیێتم بەڵێ ناخۆی قسەیەکەیە لە کوردەواری داڵی نان بۆ ناناوە گۆژ بە قەساب ئەمە ڕێکەوەیە سەکای بە ئەم گۆشتە بۆ تۆ بێ نانەوەکە بۆ من بێ باشە شەڵا گۆشت باە دەست خۆش کاتەگەن ئەگەر بکرێت بۆ نمونە لە کۆتاییدا ئێمە درکمان بە شتێک نەکردی بێ و تۆ بتوێت بڵێ چی بکرێت بۆ ئەوەی زیاتر گرنگی بەم هونەری جوانووسێ بدرێت لە هەرێمی کوردستاندا گیان وەڵی من ڕووی دەمم لە لایەنی پەیوەندیدارە بەڕاستی یعنی ناکرێ ئەم هەمووە گەنجە ئەڕواویێت هەموو خولیان هەیە هەموو خولیان تایە یعنی بۆچی گرنگی بەستن هاوە مۆسیقا و گۆرانی بدرێ ئەم هونە ڕەسەنە جوانە هەیە ینی بۆچی وەزایەتی ڕۆشنبیری ڕۆژێ ڕۆژان یعنی بیر لەوە ناکاتەوە کەوا ئەم خۆشنووسانە هەمووی کۆکاتەوە مکافەیەکیان کە دەورێکی خۆشنووسیان بۆ بکاتەوە مکافەیەکیان کە ینی بەڕاستی بۆچی هەروە بێت ڕووی دەم لەوەی بەڵام سوپاسی ئێوە شکمکەوە ئەم پیشەوەرانە بەسەرەکەن و بەڕاستی یعنی ئێمە خۆش بۆ خۆشی مای دڵخۆشی و ڕێز لێنانە بەڕاستی بۆ هیوای توانی بێتمان چەند دقەیەک پەلکێشتان بکەین بۆ دەست و پەنج جوانەکانی کە ئاتا و پیشەی جوانووسی لە هەرێمی کوردستاندا تا بەرنامەیەکی دیکە و تەوەرەیەکی دیکە و پیشە و ڕەمەزانێکی دیکە بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ